سڵاوتان لێبێ وەک دەزانن بە مەبەستی ئەنجامدانی فەریزەی حەج خوازیارانی ئەنجامدانی ئەو پرۆسەیە ساڵانە پێویستە کۆمەڵێک ڕێکاری ڕسمی هەیە ئەنجامی بدەن بۆ ئەوەی بتوانن ئەو گەشتە بکەن. بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان نزیک دەبێتەوە لە کۆتایی ئەو ڕێکارانە و لە نوێترین کاریاندا ئاگاداریەکیان بۆ ئەو کەسانە بڵاو کردەوە کە ناویان لە تیر و پشکەکەدا دەرچووە و ئاگاداریەکەیان بەم شێوەیە. لە ڕاگەیەنراوەکەیاندا داوایان لێ دەکەن بە زووترین کات سەردانی نووسنگەکانی حەج و عومرە بکەن لە پارێزگا و ئیدارە سەربەخۆکان بە مەبەستی تەواوکردنی مامەڵەکانیان. بۆ ئەو مەبەستە تۆڕی میدیایی ئێستا پەیوەندی کرد بە کاروانستونی وتەبێژی بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان سەبارەت بە پێداویستیەکان و ئاماژەی بەوە کرد. هەر کەسێک ناوی دەرچووە دەبێت ئەو پێداویستیانە لەگەڵ خۆی بهێنێت. یەکەم ئامادەکردنی تێچووی حەج کە بریتیە لە 7,100,000 دیناری عێراقی. لە خاڵی دووەم پاسپۆرتی ڕەسەن، کۆپیەکی ڕەنگاوڕەنگ لە پاسپۆرت، کارتی نیشتیمانی و کارتی زانیاری. کۆتا ئاگاداریشان پێدانی دوامۆڵەتە، هاتە دوامۆڵەت پێنجشەممە 27 تشرینی دووەمی 2025 دەبێت بۆ بەدەستگایاندنی ئەو پێداویستیان. هەر کەسێکیش دوا بکەوێت خۆی بەرپرسیار دەبێت. سەبارەت بەو کەسانەشی جێگرەوەن پرسیارمان کرد کە چۆن مامەڵە لەگەڵ ناوەکانیان دەکرێت. کاروانستونی ئاماژەی بەوە کرد ئەو کەسانە بەپێی ڕیزبەندی و پۆلێن خۆیان وەک جێگرەوە دادەنرێن. پرسیارمان کرد چۆن؟ وتی ئێمە 5 گروپی خوازیارانی ئەنجامدانی فەریزەی حەجمان هەیە. یەکەمیان پیاو بەتەنها، دووەم ژن بەتەنها، سێیەم پیا و ژن بە یەکەوە، چوارەم ژن لەگەڵ مەحرەم و گروپی کۆتاییش سیانیە. بۆ نمونە ئەگەر لە گروپی یەکەم واتە پیاو بەتەنها 5 کەسیان بە هەر هۆکارێک بێت نەیانتوانی لەو کاتی بۆیان دیاریکراوە ئامادە بن، ئەوە 5 کەس لە جێگرەوەکان بە پێی ڕیزبەندی لە شوێنیان دادەنرێن و بە هیچ شێوەیەک هیچ کەسێک ناتوانێت جێگاکەی خۆی بدات بە کەسێکی دیکە، بەواتایەکی دیکە تەنازولمان نی. کاروانستونی ئاماژەی بەوەش کرد لەم 1-2 ڕۆژەدا پشکنینی تەندروستی بۆ حاجیان ڕادەگەێنین کە لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان بچن بۆ کوێ لەکوێ ئەو پشکنینە بکەن. چونکە مەرجی پێدانی ڤیزە ئەوەیە دەبێت پشکنینی تەندروستیت هەبێت، واتە بێ ئەو پشکنینە ناتوانین ئەو گەشتە ئەنجام بدەین. جا ئێوە شەر پرسیارێکتان هەیە سەبارەت بەو بابەتە و بە پرۆسەی ئەنجامدانی حەج لە کۆمنت بۆمان بنووسن بە زووترین کات تۆڕی میدیایی ئێستا وەڵامەکەتان بۆ وەردەگرن.